بەڵا بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. جارێکی دیکە بابەتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بووە بە بابەتی گەرمی نێوان دەستگا ئەمنی و تەندروستیەکان و تەنانەت هاوڵاتیانیش. لە ئێستادا مەترسەکان لە چی ئاستێکدان. بڵاوبوونەوەی چەند حاڵەتێکی نوێ و تۆمارکردنی چەند توژبێکی دیکە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکاتە ئەوەی کە فعلەن مەترسی جدی لەسەر هاوڵاتیان هەیە و پلان و بەرنامەی داهاتووی وەزارەتی تەندروستی چییە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی جیاوازتر لە پێشووتر ڕێکار خۆپارێزەکان بگیرێتە بەر. من لەگەڵ هەموو ئەمانەدا بابەتی حاڵەتی توشبەکان کە ئێستا تۆمار کراون ئایا هەمان بە هەمان شێوەی پێشووتر ڤایرۆسەکە هەمان جۆرە یاخود بە جۆرێکی دیکە خۆی گۆڕیوە. هەموو ئەمانە بابەتی دیکە دەکەماتەوەرێک و وەڵام لە میوانەکەم بەڕێز دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی وەردەگرم. کاک دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. دکتۆر هەر پێش بەرنامەکە هەواڵێکی بەپەلە بڵاو بۆتەوە کە نەخۆشخانەی گشتی شۆڕش کەرنتین کراوە. حەزەکەم زانیاریم لەسەرەوە بابەتە بیت هۆکاری کەرنتینەکردنی نەخۆشخانەکە بە دیاریکراوی بۆچی دەگەڕێتەوە؟ جارێ خۆی ئەمە کەرنتینە نییە لەبەرەوەی نەخۆشخانەی شۆڕش یەکێکە لەو نەخۆشخانانەی کە جاری تریش هەبووە کە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای تیا دەستنیشان کراوە و داخل کراون و دوایی گوازراونەوە بۆ نەخۆشخانەکانی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی. ئەمەی ئێستا ژەوەیە ئەو حاڵەتانەی کە ئێستا دوێنێ ڕاگەیەنران بە پۆزەتیڤ پێشتر لە نەخۆشخانەی شۆڕش لە بەشی ئێمەرجنسیەکەی تەواریەکەی داخل کرابوون. بۆیە نەخۆشخانەکە و تیمەکانی ئێمەش بە پێویستی زانە ئەو شوێنە هەم بڕشێندرێ و ئەو کارمەندانەشی کە بەرکەوتەی ئەو نەخۆشانە بوون لەوێ پشکنینیان بۆ بکرێت. بۆی بۆ مەبەستە ئەو نەخۆشخانەیە تا ئەو کاتێک کە ئەڕشێندرێ و تاقیمەکرێتەوە جارێکی تر و کارمەندەکانی پشکنی بۆکرێ بۆ ماوەیەکی کاتی ئیشیتیان ڕایگیرێت. یعنی ئەمە پێی ناڵێن کەرنتینە شوێنێکە تا ئێستا خستخانە کەرنتینە نەکراوە. بابەتەکە پەیوەندی بەوە نییە کە حاڵەتی نوێی توژمون لە نەخۆشخانەکە تۆمارکرابێ یا چی؟ نەخێرەرەوەی ئەو نەخۆشخانە کە لێو بوون پێشتر بەرکەوتیانە بۆ لەگەڵ کارمەندەکانی ئەوێ کە سەرپەرشتیان کردوون کە چارەسەریان کردوون لەبەرەوە بە پێویستی زان هەموو شوێنێک ئێمە پێشتیش لە خستخانەکانی ترە نەخۆشمان هەبووە چوین ئەوانەی کە لێ بوو پشکنینمان بۆ کردوون و ئەو شوێنەمان ڕشڕونە. باشە دکتۆر پێویستمان بابەتە ماوەی چەند ڕۆژەکانی حاڵەتی نوێی توژبوون بە کۆرۆنا لە هەرێم تۆمار دەکرێت. ئەم تۆمارکردنی ئەم حاڵەتەمیانە دەکاتە ئەوەی کە فعلەن مەترسی جدی هەیە بۆ ئەوەی کە ئەوەی پێدەوتێت شەپۆلی دووەمی ڤایرۆسەکە ڕووی لە هەرێمی کوردستان بکات. وەکو ناوەندی تەندروستی ئەوە گەیشتن بە چی قەناعەتێک؟ لە ڕووی زانستیەوە لەبەرەوەی ئێمە زیاتر لە دوو هەفتەی حاڵەتێکی نوێمان تۆمار نەکردبوو لە ناوچەی سلێمانیە وانەی کە ئێستا دەرکەوتنەوە دوای دوو هەفتەیە. هەڵبەتە ئەمە لە ڕووی زانستی وەچێتە چوارچەوەی شەپۆلی دووەم یاخود گەڕی دووەمی دەرکەوتنەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە حکومیەوەی ئەمانی کە ئێستا توش بوون لەو سەرچاوانەوە توش نەبوون کە پێشتر هەبوون چکە سەرچاوی ئەمانە نادیارە ئەمانە ئەوانن کە ئێستا بوونەتە جێی مەترسی لەبەرەوەی بەبێ سەرچاوی دیاریکرا و تووشی ڤایرۆسەکە بوون. لەبەرەوە ئێمە بە وردی چاودێری ئەم بارودۆخەکەین و ئەمە ڕێکارەکانی خۆمان بە چڕێگرینە بەر بۆی بتوانین بەر لەو گەڕی دووەمەش. دکتۆر ڕەنگە لە پرسیاری گرنگتر لەمە ئەوە بێت کە حتمما وەستانێک دروست بوو لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناکە بۆ ماوەی چەند هەفتەیەک. ینی ئەم حاڵەتانی کە تۆمار کرا ئێوە بۆ خۆتان پێشبینی ئەوتان دەکرد کە حاڵەتەکە ئەم شێوەیە ینی لە کاتێکدا دا لە هەولێر و دا لە سلێمانی تۆمار بکرێت ینی پێشبینی کرا بوو ئەمە؟ ڕاستی ئەو شێوازی هەڵگرتنی قەدەغیات و چۆی بە پەلە بە یەکجاری لە ناکاو بە دەرلەوەی کە بە پلە قۆناغ بە قۆناغ بگیرێت ئێمە پێشبینیمانە کرد کە حاڵەتی وا ڕوو بدات چکە تێکەڵبوونەوەیکی خێرای خەڵک دروست بوو لە دوکان و بازاڕ و شوێنە قەرەباڵغەکان و شوێنە گشتیەکانە. ئەمە بێتە هۆکاری ئەوەی سەرهەڵدانەوەی ڤایرۆسەکە بە شێوەیەکی نهێنی و ئاشکران نەکراو. لەبەرەوە ئەمە ئەوەی کە لێکەوتەوە ئەمە لێکەوتی ئەو بارودۆخەیە کە پێشتر ئێمە لە دوای هەڵگرتنی قەدەغی هاتوشەوە بەدیما کرد بۆیە ئەمەشتی چاوەڕوان کراوە. دکتۆر هەموو ئەمانە دەکاتە ئەوەی جارێکی دیکە ئێمە بگەڕێنەوە قۆناغی سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسەکە لە هەرێم و بە دیاریکراوی ینی دەمەوێت پێم بڵیت ینی ئەوە پێشنیار دەکەن بۆ وەزارەتی ناوخۆ و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی قەدەغی هاتوچۆ بە شێوەی پێشتر کە هەبووە ڕابگەندرێت؟ ئەستا مەجارێکتر بتوانین بگەڕێنەوە قۆناغی پێش لابردنی قەدەغی هاتوچۆ چکە
بارودۆخەکەی ئێستا جیاوازە لەبەرەوەی ئێستا جاران هاوڵاتی قەناعەتی کولیە بوو بۆی کە ڤایرۆسەکە مەترسیی جددیە ئێستا هەڵوێستی وڵاتی هەڵوێستی تاچی کوردی بەرامبەر ڤایرۆسی کۆڕۆنا شتێکی کێیانی خۆتانەی بینن خوێندنەوە لە سوۆسیال میدیاکانە هەڵی بەچ ئاراستەیەک تەفسیری ئەم ڤایرۆساکە لەبەرەوە ئەستەمە بتوانی خەڵک کەرەنتینەکەی تۆ لە ماڵەکانی خۆیانە ئەوەی کە ئەکرێ ئێستا پێویستە خەڵک خۆی هەڵمەتی خودپارێزی تاکپارێزی خۆی جێبەجێ بکە بۆی بە دوور بین لە ئەوەی کە ڤایرۆسەکە بە شێوەیەکی بڵاو بێتەوە ژیانی ئاسایی خۆی ڕۆژانەشی تێپەڕێنێت و ئیش و کارەکانیشی خۆ بکات لامان کاتدا ڕێکارە خۆپارێزیەکانیش بەکاربێن. باشە دکتۆر خۆ ئەگەر هەر گومان و ینی نادڵنیاییکی شەبێ سەبارەت بم ڤایرۆسە خۆ ڕەنگە بە پلێک ئەرکی ئەوەی دکتۆرەکان بێ بە تایبەتی کە ئێوە بەڕێستان جێگری بەڕێبەری تەندروستی سلێمانی کە هۆشیاری بەردەوام بن بە هاوڵاتیان کە مەترسی تەندروستی لەسەر و هەموو شتێکەوەیە ینی خۆ دەبێت ئەم قەناعەتە لای هاوڵاتی دروستکردەوە پلەیەکیش دەبێت کی ئەمە بکات ینی ئێمە لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان نەکەوتون لە یەکەم ڕۆژی هەڵمەتی کۆرۆناوە بەردەوام بووین ێستاش بەردەوامین ینی بەڵام کارگەیشتۆتە سەر ئەوەی کە متمانەی ئێمەش کەوتۆتە ژێر پرسیار لەلایەن هاوڵاتیانەوە لەبەرەوەی کە وا ئەزانن کە ئێمە ڕێکلامەکەین بۆ ئەوەی کە حکوومەت بە زۆر خەڵک کەرەنتینەکاتەوە بەبێ بوونی هیچ هۆکارێکی دیاری کراوە بەڵام ئەوەی لە ڕاستیە ئێمە دەورەکەی پێبینینەوەیە و ئێمە ئەرچی خزمەت گوزاری تەندروستی هاوڵاتیان لە ئەستۆگرین و بەرپرسین لە ژیانی لە تەندروستی هاوڵاتی بەگشتی بۆیە ئێمە لە ئەرکەکانی خۆمان بەردەوامە بین هیچ شتێک ئێمە ناتوانێت سارکاتەوە چکەوەی ئێمە یکەین ئەرکێکی مرۆڤایەتی ئینسانی زانستی خۆمانە و بێ جێبەجێ بکەین ئێمە لایەنگری و تەڕەفگیری هیچ شتێک ناکەین کە بەدەر لە کار و پیشەی تایبەتی پزیشک و دەستگای تەندروستی بە دەربێت بۆیە ئەوەی ئەیکەین ئێمە لە ئێستاش و لە داهاتوش و لە پێشووتریش چۆن کارمان کرد و هەروایکەینەوە بۆی چکە مەسئولیەتی ژیانی خەڵک لە ئەستۆی ئێمەیە و هەر مەترسێکی تەندروستی لە وڵاتە بڵاو بێتەوە بە دەرەجەیەک پشتی شێری بەر ئێمە ئەکەوێت و ئێمە لێ دکتۆر قسەی وەزارەتی تەندروستی تا ئەم دقەی من تۆ گفتوگۆ دەکەین چیە لەسەر ئەم بابەتە ینی ئەوەی کە بە ئێوە گەشتووە وەکو جهەتی ڕسمی ینی پلانیان چییە بۆ ڕۆژانی دواتر دانوێت چی بکەن ینی ئەگەر ئەم حاڵەتانە بێت و خوانەخواستە لەمە زیاتر تەشەنە بسەنێ ینی پلانێکی دیاریکراو هەیە بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی و لایەنە تەندروستیەکان ئێمە ئەرچی ئێمە پێشنیارکردنە بۆ گرتنەبەری ڕێوشێنی تایبەت بە مەبەستی خۆپارێزی ئەوەیە مێنێتەوە سەر جێبەجێکردنی لە لایەنە پەیوەندیدارەکانەوە لایەنە ئەمنیەکانە لایەنی جێبەجێکارە ئەوانەی کە پەیوەندیان بە بابەتەکەەوە هەیە لەبەرەوە ئێمە پێشنیارەکەین مەسەلەن ئەگەر هەر شێوازێکی گونجاو بێت بۆ مەسلەی خۆپارێزی ئەوە بە گونجاوی ئەزانین و بە پێویستیشی ئەزانین کە هاوڵاتی جێبەجێ بکە ئەوەی کە ئەمێنێتەوە هاوڵاتی خۆی خودی خۆیەتی کە تا چەند قەناعەتی بەوەیە خۆپارێزی بکە یا دووەمیشیانەوەیە کە لایەنە پەیوەندیدارەکان تا چەند لەو ئاستیان یاخود تا چەند یانە پێشەوە لە مەسلەی ئەوەی کە ڕێکارەکان بتوانن ئیجرعات بکەن بەرامبەر ئەو کەسانەی کە سەرپێچیەکەن یاخود ئەو شوێنی کارانەی کە سەرپێچی مەسلەی خۆپارێزیەکەن ئێمە وەکو تەندروستی ئەوەی لەسەرمانە لە ڕووی زانستی و لە ڕووی پرۆتۆکۆڵاتی نێودەوڵەتیەوە پلان و ڕێکاری خۆپارێزی بە شێوەیەکی دروست و ڕەوان جێبەجێ بکەین و بین بە لایەنی پەیوەندیدار. باشە دکتۆر ئەگەر ئەم پلانانە ئێستا شوێنە گشتەکان بازار عنی بە شێوەیەکی فراوان و گوجاران کراونەتەوە ینی جێبەجێکردنی هەر پلانێکی خۆپارێزی لەم قۆناغەدا وا دەکات هاوڵاتی پارێزی لە مەترسی ڤایرۆسەکە ینی دەتوانێت شوێنی خۆی بگری ئەم پلانانە بە دڵنیاییەوە ئەمە خۆیمە تەجروبمانەیە لەسەرەوە ینی خۆیمە بیدایەت بە کەرەنتینە دەستمان پێ نەکرد ئێمە کە دەستمان پێکرد بە قۆناق دەستمان پێکرد لەبەرەوە کە کارگەیشتە سەر خەتەریاتی جددی اینجا کەرەنتینە دەست پێکرا و قەدەغەیات و چۆڕاگەیەنرا لەبەرەوە ئەگەر تۆ هاوڵاتی لە ماوەی 3 مانگا وشارێتی تەندروستی تەواوی وەرگرت بێت لەسەر مەسلەی خۆپارێزی پێویست ناکەم بە زۆر کەرەنتینێکە من بیخەمە سوچی ماڵەکەیەوە لەبەرەوە تۆ توانین لە شوێنەکەی خۆ لە شوێنی کارەکەی خۆت خۆش بە پارێزی و ئیشی خۆشە بکەیت و ژیانی ئاسای ڕۆژانەشە بەڕێ بکەیت بۆیە ئەومە کافیە بۆی بتوانین بە دووربین لە بڵاوبوونەوەی ڤایرۆس. بەڵام دکتۆر ینی حاڵەتەکان ینی تا ڕادێک جێگەی تەوەقع نەبوون بۆ وەزارەتی تەندروستی و تەنانەت بۆ پزیشکانیش ینی لە ماوەی چەند ڕۆژێکدا 20 حاڵەت وەمار کراوە ینی بە پلانێکی لەم شێوەیە دەتوانێت حاڵەتەکان کەم بکرێتەوە ینی
خۆی ئەمە خۆی جێبەجێ نەکردنی ڕێکارەکانی خۆپارێزیەوە کە ئەو خەڵکانە توش بوون ئەگە دیقەت دێ و خەڵکانە لە چۆ توش بوون زۆربەی زۆریان یا لە تازیە توش بوون یا لە شوێنێکی گشتیە کە بەرکەوتنی زۆر نزیکیە بۆ لەگەڵێکە ینی زۆربەی و حاڵەتانە ئێستا ئەگەر ئامارەکان وەرگری ئەو حاڵەتانی کە ئێستا لە سلێمانی هەن زۆربیان لەو شوێنانە توش بوون بەتابەتی پێم وا بێت توشببووی نوێشی تێدایە کە هیچ بەرکەوتێکی نەبوو لەگەڵ هیچ توشببوویەکە بەڵێ ئەوەشی تایە بەڵام ئەگەر لەوانەیە چیتە ناو بنج و بناوانیەوە هەڵبەتە لە شوێنێکی لە کۆڕ و کۆمەڵێکی ترا بەشداری کردووە بەڵام ئێمە نازانین جارێ بۆیە ئەڵێم مەترسی ئەم بارودۆخی ئێستا لەوەیە کە سەرچاوی توشبوون دیاری نییە دیاریکراو نییە نازانین چییە جاران وانە بوو پێشتر ئێمە لە کەرەنتینەیە لە نەخۆشخانەکانی خۆمان یا تیمەکانمان پشکنینیانەکرد بۆ خەڵکو و دەستنیشانی حاڵەتەکانیانەکرد بەڵام ئێستا یەت بە نیشانەوەیەت و فاسی بۆەکەین پۆزتیو دەرەچێت نازانین لە چۆوەری گرتووە ئەمە کێشەکەیە لە ئێستادا بۆ ینی پێویستە کات کە کەواتە دکتۆر لە حاڵەتی هیوادا دەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە بگەن بە سەرچاوی ڕاست و دروستی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە یعنی قەدەغی هاتوچۆ یان دەبێت چی بکرێت ینی بۆ نمونە ئەبێ پێداچوونەوە بکرێت بەو شوێنە گشتیانە یا خودت تیمەکانی ئێمە زیاتر خۆیانی لاکەن یا خودت ئەو ڕێنمایانە تونکەنەوە لەسەر خاوەنکارەکان شوێنکارەکان شوێنە قەرەباڵغەکان لەسەر ئەو شوێنانەی کۆڕ کۆمەڵی تێبەسرێ لەسەر شوێنی تەعزیە و پرسە و شوێنی مەسەلەن مزگەوت و کافێ و ئەو شتانەی کە ئێستا کراونەتەوە لەبەرەوە ئەبێ ڕێکارەکان تون بکرێتەوە چاودێری تەواوی ئەو شوێنانە بکرێتەوە خاوەن کارەکان بەرپرسیارەتی بگرنە ئەستۆ بۆی بتوان ڕێکارەکان جێبەجێ بکرێت دکتۆر ینی ئێستا من و تۆ گفتوگۆ دەکەین هیچ تیمێکی پشکنینی ئێوە لە شوێنە گشتەکان حضور ئامادەیان هەیە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی هەڕەمەکییانە پشتین بە هاوڵاتیان بکرێت ئێمە لە دوای ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا لە گەڕی یەکەما کۆتاییشی هاتیان نە کۆتایی هات بڵین حاڵەتی پۆزتیڤمان نەما تیمەکانی ئێمە بەردەوام بوو ڕۆژانە 300 بۆ 500 پشکنینیان وەرگتووە لە ناو ئەو بەتایبەتی ئەو تیمی ئۆپەراسیۆنەی کە لەگەڵ ئێمە هاوکار بوو مەسەن لە ناو هێزەکانی ناوخۆ لە ناو دەستگا تەندروستیەکان لە ناو ئەوانەی کە لەگەڵ ئێمە بەشدار بوون دواییش لەگەڵ ڕێکەکان و شوێنە قەرەباڵغەکان سامپڵیان وەرگرتۆ پشکنینیمان بەردەوام کردو تا ئێستاشی لەگەڵ بێ و بەردەوامیش دەبن ئەم تیمانە هەتا ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا بە تەواوی لە منتیقەیە ئەتوانین بڵین لاوازە بێت یا خۆ حاڵەتەکان زۆر کەمە ژمارە تیمەکان لە ئاستێکدا بتوانێت فرێ ئەم هەموو شوێنە بکەوێت هەموو ئانی دیکەدا نا ئێمە تیمەکان کێشەمانەیە لە تیمەکانە 12 تیمانەیە ڕۆژانە 6 تیم بە بەردەوامی دەرەچن هەر ئەو 6 تیمە بە کۆی گشتی لە بیدایەتی دوای هەڵمەتەکە نزیکی 800 پشکنینیان وەرەگر بەڵام ئێستا 300 بۆ 500 پشکنین ڕۆژانە وەرەگیرێت و پشکنینەکان لە دوو تاقیە ئەنجامەکانیان دەرەچێت دکتۆر ئەو چەند حاڵەتێک کە لە ڕۆژانی ڕابردوو تۆمارکراوە ینی لە ڕووی تەندروستیوە باریان چۆنە باریان جێگیرە و دەمەوێت پێم بڵێ ینی دەستنیشانکردنی خودی ڤایرۆسەکە لە ڕووی کوشندەی و بەهێزیەوە هەمان ڤایرۆسەکە پێشووتر هەبوو یاخود جیاوازترە چونکە دەوترا یەکێک لە سیفەتەکانیان ڤایرۆسە توانای خۆگۆڕینی هەیە ڤایرۆسەکە خۆی لە خۆیدا ئەوەی کە لێرە هەیە و لە وڵاتەکانی کەشەی هەمان ڤایرۆسە ئێمە هیچ ڤایرۆسێک لێرە بەرهەم نەهێنراوە لەبەرەوە ڤایرۆسە هەمان ڤایرۆسە جاران لە ئەوانەی کە ڤایرۆسەکان هێنایەوە کوردستان یا لە ئێرانەوە هاتبوون یا لە سینەوە گەڕانەوە یا لە ئەوروپاوە گەڕاونەتەوە ئەوانە زۆربەی حاڵەتەکانی ئێمە لێرە بەوانەوە توش بوون ئێستش ئەوەی کە هەیە دڵنیانین بەڵام خۆ ڤایرۆسەکەمان ڤایرۆسە ڕاستە ڤایرۆسەکە خۆی گۆڕێ بەڵام هەر هەمان سیفەت وەمان ئەوەی هەیە ئەوەی کە جیاوازە لێرە ئێمە نەخۆشەکانمان باری تەندروستیان زۆر باشە سەقام گیرە ئەوەیە کە ئێمە حاڵەتی تەنانەت ئەگەر پۆزتیڤ بێ یەکسەر داخڵێکن لای خۆمان یان نەگەیشتۆتە باری تەندروستی سەخت وەکو ئەوروپانیە تا کابرا نەگاتە نەخۆشەکە نەگاتە حاڵەتێکی خراپ داخلی ناکەن و پشکنینی بۆ ناکەن لە یاخود کابراگەر هەڵامەتێکی بەسیتی هەبێت لە ئەوروپا ئەسڵەن کەس جوابی نایەتەوە لە ماڵەکەی خۆی ئەڵێ دانیشە و متابعی چاودێری خۆت بکە و تەواو ئێمە وانە لای ئێمە یەکسەر پشکنینی بۆ کرێت و کە پۆزتیڤ بوو لە نەخۆشخانە هێڵینەوە تا ئەو کاتێ بێتەوە بە نێگەتیڤ وڵات دکتۆر هەشتێکی دیکە تا ئێستا شەر پرسیارە ینی بۆ نمونە قوەی بەرگری تاکی کورد وەکو خۆی بەشەری هیچ پەیوەندێکی بەوە هەیە کە توانای زیاتری بەرامبەر بە ڤایرۆسەکە هەبێت ینی وەکو ناوەندی تەندروستی ئێوە هیچ پشکنی یەکلەم ڕۆ کراوە کە بگەن بەم قەناعەتە خۆی بەرگری لەش یەکێکە لەوە کارەکانی بڵێن بەرگابوونەوەی ڤایرۆسەکە بەڵام تەسەوور مەکە کە تاچی کوردی لە کابرایەکی ئەوروپی وەرزشکاری
کە لە ژیانی خۆیان تا ئەژمرێ وەرزشەکە بەرگریەکەی بە قوتر بێ. ئەمە پەیوەندی بەەوە نییە زیاتر لەوانەیە هۆکارەکە مەسەن هۆکاری ئاوهەوا دەور ببینێ، هۆکاری تر جینات دەور ببینێت. ئەمانە تا ئێستا هیچ بڵێن زانستێک هیچ لێکۆڵینەوەیەک هیچ بەدواداچوونێک لەسەر ئەم مۆزوعانەوە گەیشتۆتە نەتیجەیەکی بڕواپێکەکە لەسەر ئەو بابەتە. لەبەرەوە لێکۆڵینەوەکان بەردەوامن و دوایی ئەم ڤایرۆسە تازەیە، لەبەرەوە ڕۆژانە بڵین ڕیسێرچی تازە واتە ینی بەحسی تازە لەسەر ئەم ڤایرۆسە ئەکرێت و شتی تازە لەسەری دەرەکەوێت و بۆ بەیانی سیرەکەی شتێکی تازەیەتەوە. لەبەرەوە ئەم بابەتە هێشتا لەوانەیە بە ساڵێکی تریش هەموو جیان یا WHO نەگاتە ئەو قەناعەتی ئەم ڤایرۆسە چۆن تەعاملەکان. باشە دوکتۆر بە دیوێکی تردا ینی هەمان ئەو مەترسی کە لەسەر تاکێکی ئەوروپی هەیە لە وڵاتانی ئەوروپا هەمان مەترسی بۆ ئێرەش ڕاستە بۆ سەرتاکەکانی ئێمە یا خۆت مەترسیەکە بە جۆرێک لە جۆرەکان جیاوازترە ینی جیاوازیەکە لەوەی شایە ئەم کۆمەلگای ئەوروپی کۆمەلگایەکی پیرە، یعنی بڵێن ژمارەی پیر بە ساڵاتچوو لە کۆمەلگای ئەوروپیا زۆرە. لە وڵاتی ئێمە معدەلی عمر ناگاتە 65 ساڵ، لەبەرەوە زۆربەی کۆمەلگای کوردی گەنجە، ینی بە تەمەنمان کەمترە لە چاو زۆربەی زۆری وڵاتانی تر، بۆیە ئەوانەی کە تووشیشە بن لە تەمەنی گەنجا تووشە بن بەرگری لەشیان بەهێزترە. ئەوانەشی کە لە ئەوروپای زیاتر تووشە بن هەموو چیلێنشتیایە، بەڵام پیرەکانیان بەرگی ئەوە ناگرن و زیاتر ئەوانە ئەمرن. ئێمە لێرەوانیە لێرە زیاتر گەنجە، بەس ئەوانەی کە ئێمە تا ئێستا حاڵەتی مردنیشمانە بێت دیارە پیرەکان بوون و ئەوانش بوون کە کۆمەڵی نەخۆشی تریان لەگەڵا بووە بوونێتە هۆکاری ئەوەی کەواتە بابەتەکە هەرچۆنێک بێ ناکاتەوەی کە هەوڵاتی بێمەترسی عنی بچێتە دەرەوە و خۆپارێزەکان بەکارنێنێت بە دڵنیاییەوە خۆ تۆ تەنانەت لە سەرێشەیەکیش خۆ دەپارێزی، ینی سجای ئەوەی خۆ تووشی مەترسی ڤایرۆسێکی وا بکەی کە کوشندەیە و بکوژە، لەبەرەوە باشتر وایە کە تا ئەتوانی خۆت بپارێزی. ینی مەوزوعی کۆرۆنا بێ بە هەند وەربگیرێ نابێ بە مەوزوعێکی لاوەچی وەکو مەوزوعێکی بابەتێکی سیاسی سیر بکرێت. ڕاستە لەوانەیە لە هەندێک لایەنەوە قۆزرا بێتەوە ئەم مەوزوعی ڤایرۆسی کۆرۆنایە، بەڵام ناگاتە ئەوەی تۆ خۆت بخەیتە تای تەرازویەک لەگەڵ ئەو بابەتە و ئەم مەوزوعی ڤایرۆسی کۆرۆنایە وەلانیت و بابەتەکە زیاتر بکەی بە بابەتێکی سیاسی صرف لەسەر ئەم بابەتە. ئەمە پەیوەندی بە ژیانی خۆتەوەی ئایا قەناعەتەکە یانایکە ئەمە شتێکی چیە؟ هەوڵاتەنی ئێمە قەناعەتیان بۆ دروست بووە لە ئێستادا؟ بەعکسەوە پێشتر قەناعەتێکی زۆر باشە بوو، بەڵام بەداخەوە لەگەڵ بەرەو پێشچوون لەگەڵ ئەو گۆڕانکاریە سیاسی و داراییەی کە بەسەر هەرێمی کوردستان و عێراقی هاتووە ئەم قەناعەتە گۆڕاوە. ئەمە ئەرچی حکوومەتەکە بتوانێت ئەم بارە لارە ڕاستکاتەوە و قەناعەتی تەواو بۆ وڵاتی دروستکاتەوە کە مەترسی کۆرۆنا مەترسیێکی جددیە پەیوەندی بە مەوزوعی دارایی و مەوزوعی سیاستەوە نییە. باشە خۆ قسەی کۆتا و سەرەتا لەسەرم ڤایرۆسە ڕەنگە بە پلەیەک پەیوەندی بە ئێوەی پزیشکان و هەبێ، ینی خۆ پزیشکان دەبێ ینی بۆ نمونە لەسەر ئەم بابەتە پزیشکان بە ئەرچی تەواوی خۆیان بە زیادەشەوە هەستاون. پزیشکان لەم مەوزوعی کۆرۆنایە لە بەرەی پێشەوەی شەڕەکەدا بوون، ینی بە کۆرۆنا دەرەجەیەک پشتی شێری بەر ئێمە کەوتووەکو پزیشک و کارمەند و هەموو دەستگای تەندروستی، لەبەرەوە کەس درێغی نەکردووە لە مەسەرەی کۆرۆنایە. تەنانەت ژمارەیەکی زۆر لە پزیشک و کارمەندان تووشی بوون بە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا. ئەمە دەرخەیەوەیەکە وەکو چۆن سەربازێک لە شەڕبڕینارە بێ ئێمە ژەروامان لێ هاتووە، لەبەرەوە ئێمە ئەرچی خۆمان بە زیادەوە بەجێگەیاندووە و کەم تەرخەمی نەبووە لە هیچ لایەنێکی تەندروستی و بە شایەتی هاوڵاتیان کە لە بیدایەتی هەڵمەتی کۆرۆناوە کە چۆن باسی دەوری پزیشکان و کارمەندانی دەستگاکانی تەندروستی کراوە لە بەرەنگاربوونەوەی کۆرۆنا. ڕوونتر ینی پامەکە وەکو خۆی بەستم ئەوەی ینی بۆ دەبێ جهەتی تەندروستی تێکەڵی بابەتێکی وا بکرێ، ینی خۆ دەبێ جهەتی تەندروستی لایەنێکی جیاوازترە بۆی کە ئەگەر گومانێکی شتێکیشە بێسە ڤایرۆسەکە خۆ دەبێ هەر دوای لایانی تەندروستی وەڵامی هەیە بۆم بابەتە بەستی من ئەو بڕوونی. ئەم وڵاتە وڵاتی قەیرانە وە قەیران خوڵقێنی ژێ زۆرن ئەوانەی کە قەیران دروستەکەن، لەبەرەوە لەوانەیە ینی هەر لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بگرێت تا ئەگاتە سەر ئەوەی کە
تەنانەت سیاسیەکانیش تەنانەت دەستگای ڕاگەیاندنی فەرمی گەورەشمان هەیە کە دەوری خراپی بینیوە لە مەسووی بەلاڕێدابردننی خەڵک بۆیە ئەم بابەتە بابەتێکی گشتگیرە لەبەرەوە ئێمە بووین بە زەحیە ئەم بابەتە ئێستا لە مۆزوعە من پێم خۆشە هاوڵاتیان دیسانەوە متمانە بە دەستگاکانی تەندروستی بکەن کە ئەوانە ئێمە ڕایگەێنین کە باسیەکەین هیچ پەیوەندی نیە بە هیچ لایەنێکەوە بە هیچ جیاتێکەوە بە هیچ ڕێکلامێک بۆ هیچ شوێنێک یاخود بۆی کە وا بکەین حکومت بژێوی خەڵک داهاتی خەڵک یاخود موچەی خەڵک ڕابگرێت. باشە دکتۆر دەمێت لەسەر چارەسەرەکان بوەستین ئێستا ئەو چارەسەرانەی کە دەکرێت بۆ هەر توشبێکی کۆرۆنا لەکەوە دەست پێ دەکەن چارەسەرەکان توانیوێتی شوێنی خۆی بگرێت لە باشترکردنی باری تەندروستی توشبووان. دڵنیایەوە چارەسەرەکان ئێمە خۆی چارەسەرەکە بە پرۆتۆکۆڵی جیهانی ئەڕۆین بەڕێوە ئەوەی کە کراوە هەر ئەوانەیە کە لە وڵاتانی تریش بەکارهێنراوە ئێمە خۆشبەختانە نەخۆشەکانمان ئەوەنە سەخت نەبوون تا بتوانین بگەینە سەر چارەسەری زۆر بەقووت تەنانەت تا ئێستا ئامێری ناسەدانمان بۆ کەسیش بەکارنێناوە لە سلێمانیا بەڵام هیواداری نەژگەینە ئەو ڕادەیە بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە ئەگەر بگاتە ئەوە ئێمە هەموو زۆرە چارەسەرانی کە پێویستە بەکارێنین. باشە دکتۆر هەر دەمەوێت ینی بپرسم هەماهنگگی و کۆنتاکتان لەگەڵ ڕێکخراوە تەندروستیەکان چۆنە بەتایبەتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕۆژانە هیچ کۆنتاکتێک ڕاگۆڕینەوەیەکی سەبارەت بە دوایین زانیاریەکەن لەسەر ڤایرۆسە؟ هەموو ئامار و داتاکانی ئێمە ئەچێتەوە بۆ لای ڕێکخراوی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی و ئەوانیش ئێمە ئەبدەیتەکەنەوە لە شتەکانی کە لە هەموو جیهانە ئێستا بڵاو بێتەوە لەبەرەوە دائیمە لەسەر هێڵین لەگەڵ ئەوانە و چ WHO عراقی چ WHO کوردستان ئێمە دائیمە ڕاگۆڕینەوە گروپیشمانەیە بۆی ئاگداری کار و تازەترین هەواڵی سەبارەت بە کۆرۆنا بینەوە لە یەکتر. دکتۆر لە ئێستادا چەند چارەسەرێک لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئەمانە خراوەتە ڕوو بۆ ڕێگەگرتن و کۆتایهێنان بە ڤایرۆسە دوایین چارەسەر لەسەر بابەتە چییە؟ چارەسەرەکان هێشتان هیچیان لە FDA بڵێن ئەوانەی کە هینە بەس پێشنیارە تا ئێستا هیچ چارەسەرێک نەچۆتە باری جێبەجێکردنەوە لەبەرەوە کاتیەوێت تا تاقیەکرێتەوە پشکنین بۆگرێت لەسەر نەخۆشەکە تاقیەکرێتەوە ئەنجامەکانی و ماکەکانی یاخود بڵێن نیشانە لاوەچەکانی ئەو دەرمانە چییە بێت دوایەوە هەتا ئەمانە بە تەواوی ساف نەبێتەوە یەکلایی نەکرێتەوە هیچ چارەسەرێ بەڕسمی ناخرێتە بازاڕەوە بۆ ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی کە هەیە هەمووی ئەوەیە کە پرۆتۆکۆڵی جیهانیە لەسەر ئەوەی کە لە چی بەکارێتەوە لە وڵاتانی ئەوروپا چی بەکاراتوە ئێمە هەمومان لەسەر ئەو شتانە ڕووین کە ئەوانیش بەکاریانێنەوە. باشە دکتۆر چ کاتێک ئێمە دەگەینەوە قەناعەتەی کە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر تەواوی هەرمی کوردستان نەماوە یعنی چ کاتێک ئەم بڕیارە دەدەن لە ئێستادا هیچ بەرچاوڕوونیەکێ دەربارەی ئەم بابەتە؟ بەداخەوە گوتم ڤایرۆسەکە تازەیە لەوانەیە ڤایرۆسەکە پێشتر کە ئەوترا بەبەوەی پلەی گەرماوە لەوانەیەین بێت بەڵام ئێستا ئەوە ژوانیە چکە بینین لە وڵاتانی کەندا و ئێستا ژمارەی توشبوونەر بەرەو زیادبوونە ڕۆ لە کاتێکا پلەی گەرما لەوێ بەرزتریشە لە وڵاتانی ئەفریقا بەرەو بەرزبوونەوە ئەڕوات لەوێش هەر ژمارەی نەخۆش زیادی کردووە ینی ڤایرۆسەکە چکە تازەیە ناتوانین ئێمە پێشببینی هیچ حاڵەتێکەوەی بڵام ئەتوانین بڵێن کە ئەوەی کە ئەم ماوەی پێشوو لە بارێکی سەقام گیرماگەر تۆزێک هەڵگرتنی قادەغی هاتوچۆ و ڕێکارەکان بە پلە هات بەهاتایەت تەسەورمانە کرد ئێمە کە فترێکی باش بێدەنگ بین تا ئەو کاتەی گەڕێکی تر لە پاییز و ئەوانە بەدڵنیایەوە خۆی هەر دەرەکەوێتەوە بەڵام ڤایرۆسی کۆرۆنا وەکو ئەوروپیەکان ئەڵێن کۆتایی نەهاتووە ئەبێ لەگەڵ یا بژین وەکو پەتایەکی وەرزی لێت ئەوەی کە پێشببینی یەکرێت وەکو پەتایەکی وەرزی لێت و ساڵانە سەرهەڵەداتەوە. باشە دکتۆر هەر کۆمەڵێک پرسیاراتۆ لە تۆڕی کۆمەڵاتی فەیز و باسی ئەوە دەکەن کە مەرجە ئەگەر کەسێک هەڵگری ڤایرۆسەکە بێت بەبێ وەرگرتنی هیچ چارەسەرێکی پزیشکی و لە ماڵەکەی خۆیدا چاک بێتەوە بەدڵنیاییەوە من زۆربەی حاڵەتەکانمان لەو بابەتانن کە ئەگەر چارەسەری ژۆر نەگرین لە ماڵەکانی خۆیان چاگە بنەوە بەڵام ئێمە بۆیە ئەیان خێنێژێر چاودێری تەندروستی و بۆ ئەگەر نیشانەیەکی جیان لێ دەرکەوت نێڵین بگاتە قۆناغی دووەمی نەخۆشیەکە هەر ئەوەش وای کردووە کە زۆربەی نەخۆشەکانی ئێمە کە داخلیانەکەین لای خۆمانیان هێڵینەوە چاودێریانەکەین ناگەنە حاڵەتی دووەم و سەخت ڤایرۆسەکە تێپەڕێن و ئەگەڕێنەوە ماڵەکانی خۆیان ئەمە یەکێکە لەو هۆکارانە. باشە کەواتە ئەگەر وایە دکتۆر مەترسێکە بەم شێوەیە نییە بۆچی ناکەن بۆ قەناعەتی کە ڕای بگەێنن کە مەترسی
ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا بۆ شێوەیە نییە. ماترسی ڤایرۆسی کۆرۆنا لە خێرا بڵاوبوونەوەیەتی ئەگەر ژمارەیەکی زۆرتر لەو عەدەدە توش بێ بە دڵنیایەوە پیریش تووشە بێ ئەوانە زیاتر تووشە بن کە نەخۆشی درێژخایەنیان هەیە یا پیرۆپەکەوتنیا بەرگری لەشیان لاوازە ترس لەسەر ئەوانەیە ترس لەو گەنجانە نییە کە نیشانیان نییە ترس لەوانەیە کە ئەگەر ڤایرۆسەکە بڵاو بۆ بەو شێوەیە ئەو کاتە کۆنتڕۆڵکردنی ئاسانیەوە ژمارەی توشبوون زیاد کە ژمارەی مردوو زیاد دەکە ژمارەی ئەوانەی کە بە سەختی ئەیگرن زیاد دەکات. دکتۆر وەک دوایین پرسیار ئێوە وەکو بەڕێبەری تەندروستی سلێمانی چی پلانێکتانەیە بۆ ڕۆژانی دواتر هیچ پلانەکەیە بۆ ئەوەی کە بیگرنە بەر وە با هاوڵاتیانی بدەن کە دەبێت لەمە دوابەم شێوەیە پلانە خۆپارێزەکان جێبەجێ بکەن؟ پلانەکانمان هەر ئەوانەیە کە پێشتر ڕامانگەیاندۆ لە خلالی ئەم دوو مانگی کە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا دووسێ مانگی کە ئێمە ئیشمان لەسەر کردووەوە تیمەکانمانەوەکو دەستگا ڕاگەیانەکانی ئێمە و ئێوە و هەموو ئەو لایەنە فەرمیانەی کە لەسەر ڤایرۆس کۆرۆنا قسەیان کردو هەمان ئەم ڕێو شوێنانەیە کە پێویستە وڵاتی بیگرێتە بەر لەوە زیاتر شتێکمان نییە کە بیخەینە سەری گرنگ لەوەی جێبەجێکردنی هاتی یانە بێ هاوڵاتی بتوانێت جێبەجێ کاجینە هەمان پلانە ئەمان ئەو ڕێکارانە ضرورن کە هاوڵاتی بەتایبەتی مۆزوعی تاکپارێزی خۆی ئەوە یەکێکە لە هەرە کارەگرنگەکان کە پێویستە هاوڵاتی بگرێتە بەر بۆی خۆی بپارێزە یا خودت بەرامبەرەکەی پارێزن. دکتۆر ڕەنگیشە بە پێی پلانەکانی ڕۆژانی داهاتووتر پلانەکان بگۆڕێت یعنی بە دڵنیایەوە ئەمە گەر بگەینە باری مەترسیدار ئەوە دەستگا ئەمنیەکان دەستگا ناوخۆیەکانەوانی لایەنی پەیوەندیدار لەوانەیە ئەمە چکۆمە بابەتێک کە پەیوەندی بە ئەمنی قەومیشەوە هەیەرەوە نییە کە بابەتێکی تەندروستی بێت بۆیە لەواچێت ئەگەر بارەکە بگاتەوە حەدە ئەوان ئیجراعاتی تر بکەن. زۆر سپاس بۆ دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی دووبارە بەخێر بێت. سپاس. بینێرانی بەڕێز و خۆشەویستە تەوەلێکی دیکە بەرنامەیەکی دیکە هەر شاد و بەختەوە.